پێشە شتێکە ئەبێ ڕێگە بین بەرگفتوگۆکردن لەبەرێکە بڕیارەکە بڕیارێکی سیاسی هیچ علاقی بەسەر بواری فڕۆکەوانەوە نییە و لەبەرەوەی کە ینی هیچ هۆکارێکی وانە یاک خودت کەم و کوڕێ لە بوارەکە هەتاکو ئێمە مەسەن بڵین چەند کارێکە ئیشی تیا بکەین بۆی کە ئەوان پەشیمان بنەوە لەو بڕیارە ئەوانی کە کراوە هەمووی داواکاری تاجیزیە ئێمە ئازانینەوە داوای ئەوواکەن ڕادستی فڕۆکەخانەکان بکرێ هەتاکو ئەمڕۆ تێنەگەیشتین ئێمە ڕادستکردن یعنی چی ینی ئەوە نیە تۆ فڕۆکەخانە لەم ناوچایە لە هەرێمی کوردستانە ینی ناکرێت ڕادستکرێ لەبەرەوە مۆزوعەکان زیاتر ینی سیاسیە و لە ئەبەری کە ئێمە ئەندام نین لە منەظەمەی ئایکایەوە یاخود لە تەیرانی نێودەوڵەتی لەبەرەوە بەداخۆ ئێمە ناتوانین هیچ بکەین لەبەرێکە باڵین ئەجوائی عراقی بەدەست دەسەڵاتی فڕۆکەوانی عراقیە شەڵا ڕۆژە لە ڕۆژان ئەگەر سەربەخۆ بووین یاخود بووین بە دەوڵەت ئەو کاتە ئێمە ئەتوانین دەسەڵاتی فڕۆکەوانی خۆمەمان هەبێ ئەتوانین خۆمان تەحەکوم بە ئەجوائی خۆمانەوە بکەین بۆ هەرێم نازانم بەڵام وەکو فڕۆکەخانە لە دەوری 350 بۆ 400,000 دلارە 50 بۆ 60 گەشتمان هەبوو ڕۆژی 5,000 بۆ 5,500 گەشتیاریشمان هەبوو